بەردەوامبوونی ئەم ڕەوشە و ناکۆکیە سیاسیەکانی نێوان بەغدا و هەولێر کاریگەری نەرێنی کردوتە سەر ڕەوشی ژیانی هاوڵاتیان بە جۆرێک وەک خەڵکی ناوچە دابڕێنراوەکان ئاماژەی بۆ دەکەن ئەمەی کە گوزەر دەکات لە نێوان حکومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان تەنها خەڵک لێی زەرمەندە. هەنگاوەکان سستن و هەردوو حکومەت هەر تەنها منەی ئەوەکەن کەوا توانج لە یەک بگرن و هەڵەکانی یەکتر زەقکەنەوە و گەورەکەنەوە و بە گەورەتر لە حەجمی خۆی لە قەبارەی خۆی پیشانی دەن و ئەم ڕەوشتەش لە بەرژەوەندی گەلانیە لە بەرژەوەندی خەڵکانیە. لەم ئانوساتەدا لاینە سیاسیەکان هیچ بەرژەوەندیەکیان بۆ خەڵک نییە لەم کاتەدا بە تایبەت بەڕاستی ئەگەر نەگەڕێنەوە بۆ سەر گفتوگۆکردن و نەگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ بە زووترین کات بەڕاستی خەڵک ملت بەلاوە سەر دەچێت خەڵک گوزرانی نەماوە بەڕاستی چی باسەکرێت چی قسە ئەکرێت لە ناو میدیاکانە هیچی لە بەرژەوەندی خەڵک نەبووە. چاودێرێکیش پێی وایە ئەم ڕەوشە نەک تەنها چارەنووسی ناوچە دابڕێنراوەکانی بەرەو تاریکی بردووە بگرە عێراقی خستۆتە پێش قەدرێکی نادیارەوە. ئێستا هەموو عێراق لەسەر قومبەلەیەکی موقوتە ئەم وەزعەوە بچێتە ڕێوە کەس نازانێ وەزعی عێراق بۆ چه عقارێکە ئەڕوات ئەگەر بێت و ئەم وەزعە هەر هەمیشە بەغدا زەخت لە ئەقلیم بکات بەغدا زەخت لە کوردستان بکە ئەو قەرارانە هەموو ڕۆژە قەرارێ دەربکە بەڕاستی من ئەوە ئەبینم کە نە ناوچە دابڕاوەکان هەموو عێراقش بە عقاری زۆر خراپە دەڕوا چونکە هەموو شتێک هەموو مشکلێ هەموو کێشە لە دنیای بکرێت هەموو شەڕێژ بگرێت ئەبێ لە ئاخیرە تۆ دانیش لەسەر مفاوەزات بکەیت و دانیشێ لەسەر گفتوگۆکردن چارەسەر ئەو مشکانانە حەل بکەیت. لەگەڵەوەی هەرێم و بەغدا ماوەی 3 ساڵە لە دوو جەمسەرن کێشە سیاسی و قەیرانەکانیان تا دەهات کەڵەکە دەبوو بەستەڵەکە سیاسیەکان لە نێوانیان زیادی دەکرد ئەمەیش کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان کردووە. لەگەڵەوەشدا پێکاتەکانی ناوچە دابڕێنراوەکان داوا لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەن لەبەر بەرژەوەندی خەڵک دەست پێشخەریەک لەلایەن هەرێمەوە بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان بکەن بەستەڵەکەکانی نێوان بەغدا و هەولێر بشکێن و کێشەکانیان لە ڕێی دیالۆگەوە چارەسەر بکەن. بێستون سەلام، کورتسات نیوز، خانەقین.